ئەچینە ڕۆژهەڵات لەوێ ئەم کتێبە لەسەر وەرزشی نابینایان بە تایبەت وەرزشی گۆڵباڵ لەلایەن نووسەر ئەفشینی زەند کەریمیەوە بڵاوکراوەتەوە. کتێبێک لەسەر وەرزشی نابینایان چاپ دەکرێت. کوردێکی بەتوانا و ڕاهێنەرێکی یاری گۆڵبۆڵی دانیشتووی سنا ئەویش ئەفشین زەند کەریمیە وەکو یەکەمین کورد لە دنیادا دوای چەند ساڵێک ئەزمموی ڕاهێنەرەتی خۆی توانی کتێبێک چاپ بکات لەسەر یاری گۆڵبۆڵی نابینایان بە هەموو بەشەکانیەوە و یاساکانی ئەو یاریە. لاوازی بینین ڕاستەوخۆ ناڕاستەخۆ کاریگەری لەسەر چالاکیەکانی ژیانی ڕۆژانەی توشبوان هەیە. منداڵانی نابینا ڕوبەڕووی ئاسەنگی دەبنەوە کە پەیوەندیان بە گەشەکردنەوە هەیە و بۆ ئەو گەورە ساڵانەی کە کێشەی بینینیان هەیە. دەرفەتی کارکردن سنووردارە و لاوازی بینین لە زۆرێک لە کۆمەڵگەکاندا متمانە بەخۆبوون کەم دەکاتەوە. ئەم دەرئەنجامانە کوالیتی ژیانی کەسی توشبوو خێزانەکەی کەم دەکەنەوە. وەرزشیش وەک یەکێک لە هۆکارە گرنگەکان بۆ نیشاندانی تواناکانی نابینایان و نیمچە بیناکان بۆ مرۆڤەکانی ناو کۆمەلگا ڕۆڵێکی گرنگی هەیە لە پەیوەندی کۆمەڵایەتی و بەهێزکردنی متمانە بەخۆبوونیان. یەکێک لەو دیسپلینانەی کە نابینایان لەم ساڵانەی دواییدا توانیویانە سەرکەوتن بەدەستبێنن بە بردنەوەی نازناوی جیهانی و ئاسیایی و ئامادەبوونێکی بەهێز بەهۆی تواناکانیان تۆپی گۆڵەکە کە وەرزشێکی تیمیە بۆ کەسانی نابینا و نیمچە بینا واتە گۆڵ بۆڵ ئەمە ناوە ئینگلیزیەکەیەتی. ئەمەش وەرزشێکی تیمیە بۆ نابینایان کە لە نێوان دوو تیمدا ئەنجام بدرێت و هەر تیپێک تۆپەکە بەرەو گۆڵی تیپەکەی تر فڕێدا. لەگەڵ بیستنی دەنگی جوڵەی تۆپەکە تیپی بەرامبەر ئاراستەکەی دەناسێتەوە هەوڵەدا ڕێگری بکە لەوەی بچێتە ناو گۆڵەکەیانەوە. ئەم کتێبە بە زمانی فارسیە و 241 لاپەڕێ هەیە بەڵام لە داهاتوودا بەنیازن وەرگێڕانی پێوکەن بۆ زمانی ئینگلیزی و ڕاستەی ڕاهێنران و خەڵکی تامەزرۆی وەرزشی نابینایان و کەمبینایان لە تەواوی دنیادا دەکرێت. هەرێکێک لە بەشەکان بە وردی نووسراوە بە بەکارهێنانی ڕوونکردنەوەی وێنە و چۆنەتی ئەنجامدانی ڕاهێنانی پراکتیکی بۆ باشتر تێگەشتن و باشترکردنی فێربوونی ناوەڕۆکی کتێبەکە لە ناو خوێنەراندا. ئەوەش پێشەکێک بوو لە کتێبەکە.